ئێوە هەمووتان گوێبیستی ئەو بوون نەوها فلانە کەس زۆر بە شەخسیەتە یان فلانە کەس زۆر مۆزیبی کەسایەتیەکەیم. ئەمە چۆنە؟ ئایا کەسایەتی بەهێز چ جۆرە کەسێک دەگرێتەوە؟ چ سیفەتێکی تێدایە؟ یان چ ئاکار و ئەتوار و ڕەفتارێک لەناو ئەو کەسەدایە کە کەسی بەرامبەر مۆزیب دەکە بەخۆی؟ بەڕێزان، کەسایەتی سەرکەوتوو کەسایەتێکە کە پەیوەندی بە زاتی ئینسانەکەوەیە، واتە بابەتێکی ڕواڵەتی نییە ئەوەی کە لە مەسهەڕدا دەیبینی، بەڵکو پەیوەندی بە ناخی ئینسانەکەوەیە، پەیوەندی بە زاتی ئینسانەکەوەیە. یعنی بۆ نمونە ئەو ئینسانە ئەگەر بێت و لە تاریکی دابی چ ڕەفتارێک دەکا، چونکە عادەت وایە کەسایەتی بەهێز لە کاتی تاریکیدا بەدیار دەکەوێت، نەک لە کاتی ڕۆناچی. ئەو کاتانەی کە بە تەنها لەگەڵ خۆیتی، ئەو کاتانەی کە مەسەلەن شتێکی نەشیا و نەگونجاوی بۆ ڕێک دەکەوی، ئایا کەسایەتەکەی ڕێگەی پێدەدا ئەو کارە نابەجێ بکە یان ئەو کارە نەشیاوە بکە؟ بۆیە کەسایەتی بەهێز مساومەت لەسەر کەسایەتی خۆی ناکە. لەو کاتانەشی کە سەیر دەکەی شوێنەکە خۆ کەس ئاگای لێ نییە، تاریکە، با بڵێن هیچ کەسێکیش پێی نازانی، بەڵام بە هیچ زۆرێک مساومەت لەسەوەی ناکە کە کارێکی هەڵە بکە. لەبەرچی وایە؟ لەبەرەوەی باسمان کرد پەیوەندی بە زاتی ئینسانەکەوەیە. خۆ ئەگەر تو تێبینی دەکەی سەیر دەکەی کەسایەتیەک بۆ نمونە جلوبەرگێکی جوانی لەبەرە، پۆشتە و جوان، ئۆتۆمبیلێکی مۆدیل بەرزی لە ژێرە، یاخود پێڵاوەکەی زۆر گرانبەهایە، جلوبەرگەکەشی بە هەماشێوە گرانبەهایە، بەڵام کاتێک کە قسەی لەگەڵ دەکەی سەیر دەکەی 10 غرام عەقلی پێ نییە. لەوانەیە ئەسڵەن هەر ڕووشت نییە کە گفتوگۆ لەگەڵ ئەو جۆرە کەسایەتیدا بکەی. لەبەرچی وایە؟ لەبەرەوەی وەکو باسمان کرد کە زاتی ئینسانەکە گرنگە بۆ ئینسانەکە، ناخی ئینسانەکە گرنگە کە چ شتێکی هەڵگرتیە، خاوەنی چ سیفەت و مەبادئێکە، ئەوە گرنگە. ئەتوو لە ڕوانگەی ئەوەوە هەڵسەنگاندن بۆ ئەو جۆرە کەسایەتیە دەکەی، نەک لە ڕوانگەی ڕواڵەتەکەی کە چ شتێکی پۆشیە و لە چۆن دەردەکەوێتن. بەڕێزان، کەسایەتی بەهێز جۆرە کەسێکە زۆر هێمن و لەسەر خۆیە، تابڵی لەسەر خۆیە، لە چی؟ لە بڕیاردان، لەوەی کە کوێ دەکاتە هاوڕێی خۆی، چۆن بڕیارەکان دەردەکا، چۆن بە شێوازێک هەڵسوکەوت دەکا ئارامگرە، تەحەمولی گرفتەکان دەکا. یعنی بەو جۆرە هەڵسوکەوت ناکە هەڵپە بکە، بڕیاری خێرا بدات و یەکسەر دواتر پەشیمان بکەوە، بەڵکو شتەکانی زۆر ژیرانە و زۆر مەنتیق و لۆژیکانەیە. ئەو کات کە زانی شتێک لە بەرژەوەندی کۆمەڵگە و مجتەماع و با بڵێن خۆیدایە، ئەو کات بڕیارەکان دەردەکا. بۆیە کەسایەتی بەهێز کەسایەتێکە لەسەرخۆ و ئارامە. جگە لەوەش کەسایەتی بەهێز سیفەتێکی دیکەشی هەیە، ئەویش ئەوەیە کە تووڕە نابی، واتە خێرانیە لە تووڕەبوون، بەڵکو کۆنتڕۆلی هەستی تووڕەبوونی خۆی دەکا، کۆنتڕۆلی هەستەکانی تووڕەبوونی خۆی دەکا. تووڕەبوون نا بەو پێوەرە ئینسانەیە کە هەموو ئینسانێک تێیدا هەیە، چونکە هەموو بڵێڵەی هەموو ئینسانێک نسبەتی تووڕەبوونی تێدا هەیە. هەتا پێغەمبەر دوردی خوای لەسەر خۆی تووڕە بووە. مەسەلەن ئەو کاتەی کە وەحشی ئیمامی هەمزەی شەهید کرد، پێغەمبەر دوردی خوای لەسەر پاشەوەی کە بۆ موسڵمان لێی تووڕە بوو، تەنانەت دەیگوت لەبەر چاومون بە. تووڕەبوون بەو مانە پەروەردەییەکە نا، بەڵکو بۆ مانایە کە ئەتوو دەنگ بەرزکەیەوە، هاوار بکەی، بەرچاو تاریک بی. ئەوە تووڕەبوونێکی ناپەروەردەییە و نیشانەی کەسایەتی بەهێز نییە،
چونکە کەسایەتی بەهێز لەسەر خۆ ئارام دەدوێت هەمیشە مەودای دڵی لەگەڵ کەسی بەرامبەر زۆر نزیکە بۆیە دائیمەن هەوڵ دەدا شتەکانی خۆی بە حەکیمانە چارەسەر بکە بە گفتوگۆ چارەسەر بکات چونکە دەزانی کەسایەتی بێز تێدەگا لەوەی تۆڕەبوون چارەسەری بابەتەکان ناکە بەڵکو کێشەکانت زیاتر دەکا بەڵکو بەرەو ئاقارێکی خراپت دەباتن جا یەک لە سیفەتەکانی دیکەشی ئەوەیە تووڕەبوون ئەوە هیچ کە کۆنتترۆلی هەستەکانی خۆی دەکا بەڵکو کۆنتترۆلی تووڕەبوونی هەستی بەرامبەریش دەکا ئەوەی باز ناکەین کە مەسەلەن بۆ نمونە ئەوە هیچ کە پێشەرمە لە بەرامبەر خەڵکیدا تۆڕەبیتن چونکە کەسایەتی بەهێز پێشەرمە لە بەرامبەر خەڵکیدا تۆڕەبیتن بەڵکو باسی ئەوەش دەکەین کە بزانە سیفەتی یەک لە سیفەتە جوانەکانی ئەوەیە کە کەسایەتی بەهێز کۆنتترۆلی هەستی بەرامبەر دەکاتن لە تۆڕەبوون نایڵی تۆڕەبوونی کەسی بەرامبەر کەم دەکاتەوە واتە دەزانی کەسی بەرامبەر بە چ شتێک تووڕە بووە و چۆن ئارامیشی دەکاتەوە ڕێگە نادا لەوە زیاتر تۆڕەبوونەکەی سەر بکێشی چونکە تۆڕەبوون شتێکە هونەری تێدا نییە هەموو کەس دەتوانێت بای خۆی تۆڕەبی هاوار بکەوە کە هەموو کەس دەتوانێت هونەر لەوەدایە کاتێک کە ئەتوو هەستی تۆڕەبوونت زۆر بەرز دەبتەوە بەڵام کۆنتترۆلی دەکەی ڕێگەی نادەی دەرببڕی ئەوە یەک لە خاڵەکانی سیفەتی کەسایەتی سەرکەوتووە خاڵێکی دیکەی کەسایەتی سەرکەوتوو ئەوەیە کە هەمیشە بیر لە شتی تازە دەکاتەوە بیر لە شتی نوێ دەکاتەوە واتە کەسێکی داهێنەرە کەسێکە حەزی بە نوێگەریە نایەوێت لە خاڵێکی چەق بەستوو بمینێتەوە و گۆڕانکاری ڕوونەدا بەڵکو بەردەوام بە دوای شتی تازەوەیە هەوڵ دەدە شتی تازە فێربی هەوڵ دەدا گۆڕانکاری نوێ بێتە ئاراوە و باوەڕیشی بەوە هەیە کە کەسێک ئەگەر پێشنیارێک ڕەخنەیەک شتێکی بنیادنەری هەیە گوێ بۆ بگریتن و پێشنیارەکەی بە هەند وەرگری و گۆڕانکارێکە لەسەر پێشنیاری ئەو بکاتن جگە لەوەش کەسایەتی بەهێز کێشەکانی خۆی دائیمەن بە حەکیمانە چارەسەر دەکات گرفتەکان بچووک دەکاتەوە واتە گرفتی گەورە بچووک دەکاتەوە نایە گرفتەکی بچووک کە هەیە زۆر گەورەی بکە زۆر تەشەنەی پێ بدا دنیای تێ بگەێنی بە دوواداچوونی ورد بکاتن بزانین ئەو کێشەیە لەکوێ سەری هەڵداوە و هۆکارەکان و نازانم ئەو شتانە یەقەی ئەو بگریتن ئەوانە نا ئەو بە دوای چارەسەردا دەگەڕێت ئەو نایە کێشەکان قوڵ بتەوە بزانێت چییە هۆکارەکان لەکوێ سەرچاوە دەگری بەڵکو دێ هۆکارەکان خۆی بە حەکیمانەی خۆی دەزانی لەکوێ سەرچاوە دەگری بەڵام لەگەڵ ئەوەشدا دێ یەکسەر چارەسەریان بۆ دەدۆستەوە واتە ئەو زیاتر بە دوای چارەسەرە نەک بە دوای ئەوەی کە کێشەکان گەورەتر بکاتن